ینی بە حەقت کۆمەڵ شوێنمان کرێمە چەند جارە چوینتە نووسنگی کاقوبا چوینەتە دەباشان جوابمان نێراوتە بەڵام ئێستا ئەمان وعدیان ناوە بە ئێمە کە لە ماوەی 2 ڕۆژە هەموویمان بۆ حلکە حلەکەش حلی کۆتایی بێ حلی نهایی بێ بەوەی کە ئەوەی کە ئەیگرێتەوە وتی ئەوە ئەهلی اختصاصە بەجێ کە ئێمە وتمان کاکە کێشەمان نییە ئەگەر ئێستا لە هەولێر کارتێکیان دروست کردووە بەم کارتە 6 مانگ جارێک ئەگەر ئەچیتە ئەوێ کە تازەکە تۆ مخالەفە و هەچیەکەت هەبێت پارەکەی لێ وەرەگرن هەم ئەمنێتیشی پارێزراوە 6 مانگ جارێ بۆ تازاکەنەوە ئەتر هەمووی ڕستمیان گرتووە هەمووی لای خۆیان هەڵیان گرتووە وعدیان ناوەڵێ لە ماوەی 2 ڕۆژە ئێمە بۆتان حلەکەین ئەگەر لە حاڵەتێکە ئەم 2 ڕۆژە ڕۆشت و هیچیش نەبوو ئەو کاتێ ئێمە ئەنجومەنێکمان هەیە ئەم ئەنجومەنە بڕیارەیە چی بێنوچێ ئێمە وتمان ئەگەڕێنەوە بۆ هەمان شوێنینەوە بۆ ئێرە یینەوە بۆ ئێرە بە هەمان شێوە وتمان دڵنیا بن ئێستا کە چۆڵی ئەەکەین لەسەر بەڵێنەکانی بەڕێزت چۆڵی ئەەکەین ئەگەر نەکرا ئێمە گەڕێنەوە ئێرە